ماوەی 5 ساڵام شوقانە دروست کراوە لە قەزای سەی سادق، بەڵام تا ئێستا تاو نەکراوە و خەڵکی ئەم ناوچەیە لێی سوودمەند نەبوون و هاوڵاتیانیش نیگەران لە کەمتەرخەمی لانە پەیوەندیدارەکان لە ئەستاونەکردنی پرۆژەکە و ئەم شوقانە تا ئێستا پاسەوانی نییە و زۆربەی پێداویستەکانی ناوی وێران بوون. بەرەو کاولبوون دەچێت زیاتر ئەگەر حکوومەت ئاورێکی جدی لێ نەداتەوە زیاتر لەمە بەرەو کاولبوون دەژێت، چونکە خۆمان دەزانین هەر بینایە کە دەکرێت ساڵ بە ساڵ کۆنتری پێوە دیارە. ئەگەر ماوەی 5 ساڵە بینایە بکرێت و کەسیش سوودی لێ نەبینێت تا ئێستا، کەواتە ئەگەر ساڵانێکی زیاتر بە چۆڵی بمێنێتەوە بێگومان کۆنی زیاتری پێوە دیارە و ئەو کاتە ئەتوانین بڵێ بۆ نیشتە جێبوون شوێنێکی گونجاو نابێت. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت ئەو پارەی کە لەم شوقانەدا سەرف کراوە بەهەدەر چووە، باسی لەوەش کرد شوێنی ئەم شوقانە بۆ کاری خراپ بەکاردێنرێت. ئەو پارێزە بەلاحەیکەوە بۆی سەرف کراوە ئێستا خەریکە بەهەدەرە ڕوا خەریکە شوقەکان وەکوڵێ ئەوەی کەوا تیا سەرف کراوە شوشەکانی ئەشکێت و با بڵێن بیناکە خەریکە خراپە بێت. سەرباری ئەوەی کە لێرە و لێش باز لەوەی شکرێکەوە بۆشتی خراپ ئەم شوقانە بەکارێنێن بەداخەوە کە نەبوو بەم جۆرە بێ ئەوایە ئێستا ئەو شوقانە ئاوەدان بوونایە ئەو شوقانە پرۆژەی ئاوەڕۆ و کارەبای هەموو شتێکیان بۆ تەرخان بکرا. قایمقامی سەی سادقیش دەڵێت بەهۆی قەیرانی داراییەوە ئەم شوقانە تاو نەکراوە و لە هەوڵدان لە داهاتوودا تەواوی بکەن و دابەشی بکەن تا خەڵکی لێی سوودمەند بن. بۆنی نەبوونی خەدەمات بە تایبەتی ئاوەڕۆکەی نەماتوانێت دابەشیان بکەین. تەمەناکەین لە ساڵی 2009 ئێمە لە سەرەتای مانگە و نووسراوی فەرمان بۆ وەزارەتی پەیوەندیدار کردو بۆی کە بودجەیەک تەخسیس کرێ بۆ تاواکردنی ئەو یەکە نیشتە جێبوونانی تاوی سنوورەکە هەیە بە تایبەتی لە سنووری قەزای سی سادق. لە ساڵی 2015 ئەم شوقانە بە بڕی 7 ملیار دینار دروست کرا و دوای تێبەربوونی 5 ساڵ لە دروستکردنی بەبێ ئەوەی هاوڵاتیان لێ سوودمەند بن خەریکە لە ناو دەچێت و ئەمەش بووەتە هۆی نیگەرانکردنی هاوڵاتیان. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.